پرۆژەی بەنداوی گۆمەسپان دەکەوێتە 35 کیلۆمەتر باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر و جۆری بەنداوەکە RCCە. یەکەم بەنداوە بەم سیستەمە دروست بکرێت و لە بەرواری 1/2021 دەست بەکارکراوە لەم بەنداوەدا و تا ئێستاش بەبێ وەستان بەردەوامە. هەر لەم ماوەیەدا توانراوە ڕێژەی ئەنجامدانی کار بگەێنرێتە 156. سەرپەرشتیاری بەنداوەکە ئاشکرای دەکات بەنداوەکە لەسەر ڕووبەری 14,000 دۆنم زەوی دروست دەکرێت و توانایی بەراوی 16,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە، جگە لە سوودی گەشتیاری و پەرەدان بە سامانی ماسی و چارەسەرکردنی کێشەی کەماوی. هاوینان بۆ ئەو ناوچەیە ئاودێریەکی زۆر باشی دەبەر بکرێ و بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوەی بۆ سەروی شاری هەولێر کەس نەزان و حەسارۆک و منتیقەی زیاتر ئەو منتیقانەی سەرەوە کە ئێستا هەولێر لە بارێکی زۆر خراپدا لە هاوینان وەرزی هاوین. تێچووی دروستکردنی ئەم بەنداوە 95 ملیار دینارە و بەرزێکی 7 مەترە و درێژەکەشی 512 مەترە. دەتوانێت لە کاتی ئاسایی 94 ملیۆن مەتر سێجا و لە کاتی لافا و باراناویش 115 ملیۆن مەتر سێجا باراناو کۆبکاتەوە. یەکەم جاریشە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کۆنکرێتی جۆری RCC لە پرۆژەی دروستکردنی بەنداودا بەکاردەهێنرێت کە بەرگەی ساردی و گەرمی زۆر دەگرێت. ئەمە یەکەم جارە جۆرە بەنداوە دروست بکرێتن. جۆری چیمەنتۆکێ مەسەلەن ئێستا لە کوردستان لە عێراق بە هەمووی بەردەست نییە. پۆزۆلانێک سیمنت لەبەرەوەی ئەو جۆرە بەنداوە لێرە دروست ناکرێت بێ بە ناچار لە دەروی وڵات هاوردەی دەکەین. بەڵام بەشی زۆری ماوەدەکانی تر مەسەلەن قوم و چەگل و ئەوەکانی تر ماوەدە کە پێویستن بە بەنداوەکە لەناوخۆ بەرهەمدەوێت. ستافەکانمان زۆری کرێکاری ناوخۆنە. لە ڕووی کوالیتیەوە ئەو ئێستا کە دیبینی ئێمە کە بە شەو کار دەکەین ئەمە لەبەرچێ لەبەرەوەی بە ستاندار ئەم جۆرە بەنداوە ناکرێت بە پلەی گەرمی بەرز لە سەرویسی پلە کاری تێدا بکرێت. بەنداوی گۆمەسپان بە تاوکردنی دەبێتە سێم گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستان و ڕووبەرەکەی 6 ملیۆن و 125 هزار مەتر دووجا دەبێت. شەو و ڕۆژ کار لە پرۆژەی دروستکردنی ئەم بەنداوەدا دەکرێت و بە تەواوبوونیشی ڕۆڵی لە پاراستنی سامانی ئاو و بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی و بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی دەبێت و هەروەها دەبێتە سەرچاوەیەکی گرنگی دابینکردنی ئاوی پاک بۆ هەولێر و کەرتی گەشتیاری ناوچەکە دەبوژێنێتەوە. بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی لە هەرێمی کوردستاندا و گرنگیدانی زیاتر بە کەرتی گەشتیاری و کشتتوکاڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەدەیان بەنداوی هاوشێوەی ئەم بەنداوە لە هەرێمی کوردستاندا دروست دەکات. ئێرە بەنداوی گۆمەسپانە یەکێکە لەو بەنداوانەی کە گرنگی بەو بوارانە دەدات کە حکوومەت گرنگیان پێدەدات و لە 156 بەنداوەکە تاوەکو ئێستا تەواو کرا و بڕیارە لە ماوەی 1 ساڵی دیکەدا 100% بەنداوەکە تەواو بکرێت. ڕێناز سەعالی کوردستان 24 بەنداوی گۆمەسپان لە دەوروبەری هەولێر.